بیسەرانی ئازیز ئەم کاتتان باش خۆشحاڵم گوێبیستی یەکەم ئەڵلقەی زنجیرەی دیالۆگی سبەی ئەبن. دیالۆگی سبەی لەلایەن ناوەندی توێژینەوەی سبەیەوە پێشکەشەکرێ. بەر لەوەی کە خۆم و هاوڕێکانم بناسێنم پێم خۆشە کە باسی ناوەندی توێژینەوەی سبەی بکەم. ناوەندی توێژینەوەی سبەی ناوەندێکی توێژینەوە و ڕاپرسی و داڕشتنی پۆلیسی پێپەر و سیاساتی گشتیە لە ناوەڕاستی ساڵی 2023 دامەزراوە. ئامانج لە دامەزراندنی ناوەندی توێژینەوەی سبەی ئەنجامدانی کۆمەڵێک توێژینەوەی لە بواری جیاجیا تایبەت بە هەرێمی کوردستان، بوارەکانی داینامیکی پارتە سیاسیەکان، بواری ئابووری، جوگرافیای دانیشتوان و دێمۆگرافی، هەروە ڕاپرسی جیاجیا لەسەر پرسی هەمەچەشن بەتابەت ئەو پرسانێک کە پەیوەندیان بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە، پەیوەندیان بە ڕەزامەندی هاوڵاتیانەوە هەیە، پەیوەندیان بە ئاراستەی بیرکردنەوەی هاوڵاتی هەیە لە هەرێمی کوردستانەوە. هەموو ئەمانە پرسەکانی ناوەندی توێژینەوەی سبەی. ناوەندی توێژینەوەی سبەی بە هەمان شێوە لەسەر سێ ئاراستە کارەکانی خۆیان چالەکانی خۆی ئەنجامەدا. وەکوتم بەشی یەکەمی کارەکانیان ئامانجەکانی ئەنجامدانی توێژینەوەیەکی پشبەستووە بە مێتۆد و داتای زانستی و داتای واقعی مەیدانی. دووەم بەشی جێبەجێکردنی ئامانجەکانی ئەم ناوەندە ئەوەیە کە لە ڕێگای دروستکردنی تۆڕبەندێکی فراوان لە کەسانی ئەکادمی لە ناوەی کوردستان لە دەرەوەی کوردستان و هەروە ڕێکخراوەکان ناوەندەکانی تری توێژینەوە لەسەر ئاستی ناوخۆ دەرەوە زانکۆکان بتوانێت تۆڕبەندێکی فراوانی ئەکادمی دروستکە بووی کە بتوانێت هەرێمی کوردستان و ئەم پرسانێک کە پەیوەندیان بە ناوخۆی هەرێمی کوردستانەوەی لە ڕووی داتاوە لە ڕووی تێگەیشتنێکی واقعیانە بۆ ئەم پرسانە بێنێتە سەرسەکۆی باس و پێشکەشی بە ناوەندەکانی بڕیاری بکە، پێشکەش بۆوانە بکە کە بەرپرسن لە دروستکردنی بڕیار و ئەو بڕیارانش کە 2000 کاریگەری ڕاستەوخۆیان بەسەر ژیانی هاوڵاتیان و دانیشتوانی هەرێمی کوردستانەوە هەیە. بەشی سێمیشی دروستکردنی ئەدڤۆکەسیە و پاڵپشتی و هاوبەشی یان کۆکردنەوەی دەنگە هاوبەشەکانە لە پێناو بە شێوەیەکی باشتر ئاراستەکردنی ئەو ئەنجامانەی کە ناوەندی توێژینەوەی سبەی لە ڕێگای داتاوە لە ڕێگای توێژینەوەکانی خۆیەوە ئەنجامی ئەدا. من وەکو ڕابەر تەڵعات بە خۆشحاڵیەوە بەڕێوەبەرایەتیە بەرپرسی ناوەندەکەم و ئەوانەی هاوکارانم کە لێرە لەگەڵ من ئەمڕۆ بەیەکەوە پێمان خۆشە قسە لەسەر کارەکانی ناوەندی توێژینەوەی سبەی بکەین، لەسەر ئامانجەکانی و لەسەر پرۆژەکانی لە ئێستا و لە داهاتووە. کاغڕێنازم لەگەڵە توێژەرە و ڕێخەری پرۆژەکانەیە لە ناوەندەکەمان خاتوڕەنیا و لەنیا. پێم خۆشە بڵێم کە ئەمانە دوو توێژەری گەنجن کە لە ڕێگای پرۆگرامی ئینتەرنەتشیپەوە هاتنە ناوەندی توێژینەوەی سبەیەوە لە سێمانگە ڕابردوو. ئێستا پێم خۆشە دواتر خۆیان لەسەر ئەزمموی خۆیان قسە بکەن کە زۆر هاوکارمان بوون لە هەموو پرۆژەکانە، هاوکارمان بوون لە هەموو پرۆسی ئەو ریسێرچ و پرۆژانەی کە ئێمە جێبەجێمان کرد و بەردەوام ڕۆڵێکی گرنگانەوە. بۆیە پێم خۆش بوو ئەمڕۆ لەگەڵمان من بۆی کە لە زمانی خۆیانەوە باز لە ئەزمموی خۆیان بکەن. سەبارەت بەم پۆدکاستە، ئەم پۆدکاستە تایبەتە بە دیالۆگی سبەی. دیارە ئامانج لەم پۆدکاستە ئەوەیە کە ئێمە بۆ داهاتوو بەردەوام لە ڕێگای ئەم پۆدکاستەوە بتوانین بە زمانێکی سادەتر باز لە پرۆژەکانی توێژینەوەی ناوەندەکەمان بکەین، باز لەو چالنج و تەحەدیاتانە بکەین کە لە ڕێگای کاری مەیدانی و کۆکردنەوەی داتاوە دێتە پێشمان. هەروەها بتوانین بەشێکی ئەم داتایانە کە لە ڕێگای توێژینەوەکانەوە بەدەستی هێنین بتوانین لەگەڵ بیسەرانی پۆدکاستی سبەی، لەگەڵ ئەوانەی کە سەردانی وەبسایتی ناوەندی توێژینەوەی سبەیەکەن. دیارە ئەم ئەواڵە خۆشش بە بیسەران بگەێنم کە ناوەندی توێژینەوەی سبەی بایەخێکی زۆر گرنگی داوە بە پۆدکاست. ئەگەر بڕۆی سەردانی وەبسایتەکەمان بکەیت، ئێمە لە وەبسایتەکەیە پیجێکی تایبەت هەیە بە ناوی پۆدکاستی سبەی. ئەو مزجێنەیە دەم بە بینەران و بە بیسەرانی و خوێنەرانی ناوەندەکەمان یان وەبسایتەکەمان یان سەردانیکەرانی وەبسایتەکە ئەوەی کە بۆ داهاتوو زنجیرەیە پۆدکاستی زۆر باش لەسەر بابەتی سیاسی، جیۆگرافیای سیاسی و جیۆپۆلیتیک، پێکدادانی هەرێمایەتی و نێودەوڵەتی بە میوانداری پسپۆری جیاواز، پسپۆری نێودەوڵەتی و ناوخۆی، بە میوانداری
توێژەران و ئەکادیمیەکان لە زنجیرەکانی یان لە پۆدکاستە جیاوازەکانی ناوەندەکەی ئەیبینن و ئەیبیستن بە هەمان شێوە دیالۆگی سبەی لەگەڵتان بەردەوامە بێ ڕەنگەم جارە من جاریتر لە ئەڵلقەکانی دات و هاوکارەکانم بتوانن لەگەڵتانە بەردەوام بن وەکوتم ئامانجەکە ئەوەیە کە ئێمە توێژینەوەکانی خۆمان بخێنە سەر سەکۆیەکی دیکە یا سوود لە کەناڵەکانی میدیا و سوۆشیال میدیا وەرگین بۆی بتوانین کە ژمارەیەکی زیاتری هاوڵاتی لە هەرێمی کوردستانە بینەر لەسەر هەموو ئاستە جیاوازەکان بە باگراوندی جیاوازەوە ئاشنا بکەین بەم کارانەی کە ئێمەکەین بۆ مانایی کە جگە لە بایەخە ئەکادیمیەکەی جگە لە بایەخە زانستیەکەی توێژینەوەکانی ئێمە لە ناوەندی توێژنەوەی سبەی پێمان گرنگە کە بەشێکی ئەم داتایانە ئەم پرۆسی لێکۆڵینەوەی ئەم پرۆسی داتا کۆکردنەوەیە هاوبەشی پێ بکەین لەگەڵ ژمارەیەکی فراوانتر لە بینەر و لە بیسەری کورد زمان لە هەرێمی کوردستانی عێراقا. بۆیە پێم خۆشە من لەو بارەوە حەزەکەم کاک ڕێناس بدوێنم. کاک ڕێناس بەخێربێ، ماندوو نەبی، ئەزانم لەو ماوەی ڕابردووە لە کارەکانی لە پرۆژەکانە زۆر ماندووی زۆر سەرقاڵی زۆر جاریش زۆر زەخل لەسەر دروستە بێ بەڵامی تر کاری توێژینەوە بەم شێوەیە. پێم خۆشە سەرتا باسی خۆت بکەی، پاشان ئەگەر بتوانی بۆم باز بکەی کە تازەترین ئەو توێژینەوانەی کە ئێستا جەنابەت بەتابە لە ناوەندی توێژینەوە سبەی ئیشی لەسەرەکەی چین بە چۆ گەیشتون، چالەنجەکانتان چی بووە و چۆن لەگەڵ هاوکارەکانت کارەکان ڕێکەخەی؟ زۆر سپاس کاک ڕابەر، سپاس بۆم دانیشتنا بۆ ئەوەی یەکێکەم دیداری سبەی پۆدکاستی سبەی لێرەم. قسەکردن لەسەر توێژینەوەکان زۆر گرنگە. من وەک خۆم خۆشم بناسەنم، من ڕێناسمەکەریم ڕێخەری توێژینەوەکانی ناوەندی توێژینەوەی سبەی، لەگەڵ ئەوەیە وەکو توێژەری یاردەر و توێژەری شکار لەسەر ڕسێرچەکانی واری کوالیتیت و ڕسێرچەکەم لەوێ لەگەڵ ئەو تیماسی کە ئێستا لێرە لەگەڵمانن. توێژینەوەکان چۆنن کاتێک کە پرۆپۆزەڵی توێژینەوەک دێتە لات هەڵبەت کاتی ئێتە ناوەندی توێژینەوەی سبەیەوە خودی دیاریکردنی کۆمەڵگەی توێژینەوەکە بۆ ئێمە گرنگە. لە ئێستادا ئێمە زیاد لە دوو توێژینەوەمان ئەنجامیاوە و تەواوبووە و توێژینەوەیەکی تریشمان هەیە لە ماوەیەکە ئیشی لەسەرەکە. ئەو دوو توێژینەوە لە ماوەی مانگی سەپتەمبەردا لە مانگی 9 بۆ مانگی 12 لە مانگی 12ەوە بۆ مانگی 2 توێژینەوەیەکمان هەموو لە توێژینەوەیەکەم یاد لەسەر بابەتی تێگەشتن و شیکردنەوەی ڕەفتاری بینەر بۆ میدیای کوردی. توێژینەوەی دووەم کاریگەریەکانی دواکۆتنی موچە لەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان. هەڵبەت بۆ وەرگرتنی سڵپڵین ئەم توێژینەوەیە ئێمە توێژینەوەکانمان لە سنووری پارێزگای سلێمانی بوون بە شوازی کوالیتیت و ڕسێرچ. لەم بابەتە لە سنووری سلێمانی بوون. لە توێژینەوەیەکەمیاندا ناوەندی قەزای پارێزگای سلێمانی، پارێزگای هەڵەبجە، ڕانیە چەمچەماڵ، دەربەنی خان، ئەمانە وەکو ناوەندەکانی توێژینەوە. هەروە دوو ناوچی تریشمان هەبوو لە توێژینەوەکە، قەزاکانی وەکو زەڕایان و خورماڵ بەشێک بۆ ناو توێژینەوە لەسەر بابەتەکانی میدیا. لەم توێژینەوەیە ماوەیەکی زۆری پێچوە. بەنزیکەر توێژینەوەیە تە ناوەندی سبەیەوە کاری پێخستنی بۆ وەرزێکی پێچ بەنزیکی 3 مانگی پێچ. توێژینەوەکە لە دیاریکردنی سڵپڵین کۆمەڵگەی توێژینەوە تاکو ڕێخستنی گروپەکانی گفتوگۆی بۆ چاوپێک بۆ ناوڵاتان هەتاوەکو نووسینەوە و ئامادەکردنیان و پاشان شیکارکردنی توێژینەوەکان پێویستی بە 3 مانگ بوو. دیارترین تەحەدایەکان یان بڵێن بربەستەکان یان ڕێگریەکانی بەردەم کاری مەیدانی با بڵێن. تۆ کە منەزانم تۆ زۆر سەرکارت لەگەڵ ئەم پرسە هەیە ڕۆژانە، زیاترین ئەتوانین بڵێن کۆمەلگای کوردستان ئێستا بەگشتی کۆمەلگایە کە توێژینەوە تایە کارێکی ئاسانە یان ڕێگری هەیە. چونکە من ماوەیەک لەمەوبەر توێژینەوەیەکم بەرچاو کەوت چەند توێژەرێکی ئەمریکی ئەنجامیاندا بوو. بۆ نمونە باسییان لە ڕۆڵی ئینفۆرمەڵ ئینستیتیوشن واتە دام و دەستگای ناڕەسمی، ڕۆڵی دام و دەستگای یان یاسا ناڕەسمیەکان وەکو نەریت و نۆرمە کۆمەڵایەتەکان و نەریتەنە نووسراوەکان کە کاریگەریان لەسەر ئاراستەکردنی ڕەفتاری تاک لە هەرێمی کوردستان و ڕەفتاری کۆمەلگا و کۆمیونیتیەکان هەیە. بۆ منە باسییان لەوا کرد کە کاتێک تۆ ئەچیتە لادێک یا ئەچیتە شارێکەوە ئەتەوێت چاوپێکەوتنێک ئەنجام بدەیت، داتایە کۆ بکەیتەوە. بۆ نمونە ئەبێ زۆر بە هەستیاری و مامەڵێ لەگەڵ خانمان بکەیت. بۆ نمونە ئەنجامدانی چاوپێکەوتن لەگەڵ خانمان قورسترەوە لەگەڵ پیاوان. کاتێک کە لەگەڵ پیاوان ئەیکی ئەبێ بزانی ئەم پرسیارنامەی هەستیاری کللتوری، هەستیاری ئاینی. پێم خۆشە گوێگرانی ئێمە بەم پرۆسەیە ئاشنا بکەیت کە تۆ کە توێژینەوە ئەەکەی ئەچیتە ناو خەڵکەوە، چیتە فیلدەوە
چوونە ناو خەڵک واتە کۆکردنەوەی داتایەک لە زمانی خەڵکەوە لە تێگەیشتن و ڕوانینی خەڵکەوە زیاترینی ئەوانەی کە ئێوە وەکو تیمی مەیدانی تووشی هاتوون چییە؟ زیاتر ئەم بابەتە کللتوریانە دەوری هەبووە خۆی لە ڕاستێکی شەکە لێرۆ دەبێتە تێگەشتن بۆ توێژینەوە و بیرکردنەوە لە توێژینەوە لە کۆمەڵگەی ئێمەیە هێشتا تێگەشتێکی ڕۆن نییە بەداخەوە بابەتی میدیا لەگەڵ بابەتی توێژینەوەیە زۆر تێکەڵ کراوە ئەو کەسەکەێتە پێشەوە کە ئەچی مقابلەی ئەەکەی تا شتێکی لەگەڵاکەین جەنگواری تێتە بیان کواتی تێتە پێی وایە بابەتێکی میدیاییە ینی بۆنی ئەم تێگەیشتە سەر ڕای ئەوەی کە شوازە کللتوریەکەیش بیرکردنەوە لە پرسیارکردن وەڵامدانەوە بابەتە سیارەکان هەندێک پرسیار هەیە وەک گوتمان ئێستا لەسەر ئافرادیەوە باشتان پێەیە ئەمانە وەکو ڕێگر سەر هەر بابەتێکەوە لە بابەتی بابەت بەتایبەتی باتی کوالیتیت و ریسەرچ ئەمان زیاتر ئیشی لەسەرەکەین چ ڕێگایەک میتۆدێک بۆی بەسەر ئەم ڕێگریانەدا زاڵ بن سەرەتا هەوڵی خودی وەکو ناوی توێژنەوەکە خۆمان لەستان بدا بۆسمانە بەڵام هەندێک جار کورسە کەسەکان تێگەشتیان بۆ توێژنەوە هێشتا ڕویایکی ڕوونیان نییە توێژنەوە چییە بۆ چی ئەبێ ئامانجلی چییە زۆر جار ئێمە چین بە پێی تێگەشتن لە کللتوری ناوچەکە کۆمەلگاتە کۆمەڵگی توێژنەوەکە لەڕێی هەندێک کەسانی لەوێەوە کە کاری ڕێکخراوەیان کرد پێشتر ئەزمونیان هەبوو لە گەیشتن بۆ کۆمەلگانە لەڕێی ئەوانە دەستمان ئەکات بە سڵتنی ناو توێژینەوە واتە جۆرێک سڵتنی توێژینەوە ئەیانەوێت ینی دڵنیاییان هەبێ کام داهەیە بۆ کوێ بێ بۆچی ئەبێ ئەنجامەکەی چیە لەمای ڕابردووە توێژنەوەیەکمان هەبوو لەسەر تێگەشتن و شکردنی ڕەفتاری بینەربوون ناوەندی توێژنەوە کاس ناوەندی قەزای سلێمانی وەکوتمان ناوەندەکانی دەرەوەی سلێمانی وەکو دەربەنی خان چەند چۆماڵ دوکان ڕانیا دوو ناوچی وەکو زەڕایە گەیشتن بەم کۆمەلگایانە ڕاستیان نەدەتوانێت ڕاستەخۆ پێیان بکەیت سەڕای ئەوەی پێشتر ئیشی توێژن ئێمە هەوڵمانداوە لە ڕێگەی ئەو کەسانی کە پێشتر ئیشی توێژنەوەیان کرد یان تێگەشتن یەکەن بۆ تێگەشتن بۆ توێژنەوە هەیە بگەین بۆ کۆمەڵگایان واتە ڕێگەیەکی ڕێکروتەری ڕێگەیەکی تقریبان زۆر دروست بووە توانیمانە بەدەست بەشێک سەرکرین بەسەر هەندێک لۆ بەربەستە بابەتێکی تریش کە ئەچیتە ناو هۆر کۆمەڵگەیەکەوە تۆ بیرەکەی تۆ ئەم توێژینەوەیەکی کۆتا توێژەرنی لەم بەبێت زمینە ساسیە بڕخسیانی کە دوای تۆگەر توێژەری تریشات دامزراوەکەی تۆش نەبێت بۆیان ئاسان بێت واتە ئەچینە هەر ناوەندی یار شوێنێکەوە بۆ ئیشکردن ڕوونکردنەوە ئەی لەسەر توێژەوە چییە گرنگی چییە چەند جار جا لە باسی توێژینەوە و توێژنەوە ئەنجامدانی توێژنەوە چاوپێک لەگەڵ خانمانە حەزەکەم لەگەڵ ئەو خانمانەی کۆشمان ڕەنیا و لەنیا قسە بکەم ئەوان ئەزمموی خۆیان وەکو توێژەر چکە من ئازانم ئێستا ئێوە خەریکی ریسەرچێکی گرنگن دوای دێنە سەری پێم خۆشە بۆم باز بکەن لا ڕەنیا تۆ وەکە زانین تۆ لە باگراوندێکی خوێندنی پزیشکیەوە تووشیکاری دەرمانیەوە لەزان پێم وایە شیکاری نەخۆشیەکان بڵێ پێم خۆشە ئەم تەجروبەی خۆت باز بکەی لەگەڵمان ئەم سێمانگەی ڕابردوو وەکو تێرەشێب و بیرمانە چێت تۆ یەکەم دەرکەوتنە لە ئیڤێنتی ناساندنی هەم ناوەندی توێژینەوەی سبەی هەم بڵاوکردنەوەی ئیندێکسی ڕەزامەندی هاوڵاتیان لەوەیە وەکو پێشکاری ڤێندەکە دەرکەوتی و ڕۆڵێکی گرنگتە بوو لە کۆی ئیشەکانە پێم خۆشە باسی خۆت بکەی سەرەتا پاشانەکە باسی ئەو گەشتەی خۆت بکەی و سێمانگەیە لە ناو کارەکانە ناو توێژنەوەکانە چیت بینی چ شتێک زیاتر هانی دایکە هەوڵ بدەیت کە زیاتر ببی بە بەشێک لەم ڕۆژەکان و لەم ناودۆ چ شتێک بەڕێگری بینیوە حەزم لێژۆم بێت دەسەکانە خۆشوی کاگرابەر سلااو لە هەموو بیسرانی خۆشەویست من ڕەنیا دەرچووی بەشی شکاری نەخۆشیەکانم لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەکو کاگرابەر ئاماژەی پێیا من بۆ مدەی 3 مانگ بڵێن ئێستا 3 مانگەکەم خەریکە بە تەواتی کۆتایی پێە لەگەڵ ناوەندی توێژینەوەی سبەیە پرۆگرامێکی ئینترنشیپ بەشداریم کرد لەم پرۆگرامەیە تاوان پرۆگرامەکە هەر لە ڕێگەی ئیمێلی ستودنت سەرڤیسی جامعەوە بۆمان هات لێەوە ئەپلایم کرد و بە خۆشحاڵیەوە لەگەڵ ئەم بەڕێزانە ئینتەرویو کرام و وەرگیرام یەکەم شت کە من زۆر حەزم لێ بوو بیرما ئەو کاتە کە ئەپلایم کرد ڕەفقی کەشم حەزی کرد ئەپلایکە بەڵام ئەو زۆر قەلق بوو لەگەڵ ئیشێکی کە وتی باشە یعنی ئەمە لە فیمەکانە لە فیلدەکانە زیاتر مەسائلی پۆلیتیک و ئیکۆنۆمیک و ئەم شتانە نووسرابوو اینجا من خۆم فیلدەکەم تقریبان ینی جیاوازە بوارەکەم ئیتر وتی بۆچی پڕێکەی توانێت خۆ تۆ علاقەتی ئەوزە پۆلیتیکە
وتم جارەفەقەکەم پێم دوتم زۆرم حەز لە بواری ریسێرچ و توێژینەوە و ئەو شتانەیە خۆشم کاپسۆن پرۆجێکتێکمە بوو لە کۆتایی زانکۆیە یعنی زۆر بە متحمسیەوە ئەم کرد ئیتر خولیا و حەز تۆنانە گەر بۆ جۆگران بۆمان ڕووکەیتەوە سیستەمێکی زانکۆکەی خۆت بەڵە کاپسۆن پرۆجێکت هەروەکو پرۆژەی دەرچوونە بەڵێ پرۆژەی دەرچوونە لە کۆتاییە ئەیکی بەڵامی تر تقریبان شتێکی گەڕاوەتەوە لە بەحسی بڵێن زۆر کوالیتی و ئەم شتانە ئیتر لەوێ وتم زۆرم حەز لە ئیشی ڕسێرچ و ئەم شتانە الحەمدوللا ئەو بوو کە لەگەڵ ئێوە وەرگیرم ئەو مدەی کە لەگەڵ ئێوە بم بەڕاستی بۆ من هەلێکی زۆر گرنگ بوو لە ژیانمە یعنی من ئێستا لە مدەی پێشوا بۆ باسی هۆشتم کرد وام لێ هاتووە زۆر بەدیدێکی کەوە سێری شتەکانی کاکەم یعنی دیدم زۆر گۆڕاوە ئۆکەی پێشووتر هەر شتی کەمە بینی بەڵام ئێستا زۆر بە شازێکی وردتر و ڕەخنەگرانەتر و پرسیارکردن ئەجا لە خلالی ئینترنشپ پرۆگرامەکەیە ئێمە سێشنمان هەبوو بڵین ترینمان کرد ترینەکان لەسەر بڵین فیلد ریسێرچ بوو مێتۆدۆلۆجی بە تایبەتی کوالیتیتیڤ ئەوە ترینەکان بۆ هاوڕەکەمی بەجێڵن بەڵام من لەسەر ئەمە لە نیاک سارە قورسەکاڵ بەس من باسی سێشنەکانەکەم ئێمە بڵین هەفتەیەک لە کۆتای هەفتەیە بڵێن ڕۆژی پێشەمان بوو سێشنێکمانە بوو ئۆپن دیسکشن بوو پلس بڵێن زائیدەن چی بوو بابەتێکمانتیا باسە کرد بە تایبەتی مۆزۆعی کریتیکال ثینکین و چۆنێتەوەی بەڵێ بیرکردنەوەی ڕەخنەگرانە و چۆنێتی دروستکردنی پرسیاری دروست ئەین کاتێک کە تۆ خۆت بە خۆتەڵی توێژەر ئایا ئەو پرسیارە دروستە چییە کە بیکەیت بۆ ئەوەی وەڵامێکی تاوا دەستکەوە لە دەرەنجامی ئەو توێژینانی کەیکەی ئەو سێشنانە زۆر یارمەتی دەرما بوو ناڵم ینی ڕێک دیدی گۆڕی و ئێستا بە شوازێکی کە سێری شتەکانەکەم تەنانەت سێری میدیایەکانی ژانی من خۆم کەسێک نەبووم زۆر سێری تیڤی و تەلەڤیزیۆن و ئەم کەناڵە بەڵام ئێستا کە سێری ئەەکەم باوەڕکردوام لێ هاتووە کە یەکێدانی شتێکە نووسێ ڕەخنەی لێگرم یعنی بە شێوازێکی زۆر ورتر و ڕەخنەگرانەتر ڕەخنەیەک ناکە ئیتر بڵێ مەمە سفرە بەڵام شتەکان ئەبینم حاڵی بیۆند دەردی ئینگلیزەڵە لە بیۆندی ئەو شتانەوە ئەتوانم شتەکان ببینم ئێمە بۆ پرۆژێکتەکەی خۆوان تەبەن لە پرۆگرامی ئینترنشبەکەیە پارتێکی ئەوە بوو لەگەڵ بڵێن بەتەواتی ئینگەیجمنتمان هەبێت لەگەڵ تیمەکەی ئەوێ ئاستافی ئەوەیە پارتێکی بەڵێ لەگەڵ کاگرێناسا زۆر پەیوەندیمان باش بوو و لەگەڵ ئەویشا زۆر یارمەتیین و ئێمەش باماشیەوە لەگەڵەوە تیمی بۆ پرۆژێکتێکی خۆمان بە تایبەتی پرۆژێکتێکی خۆمان یانیەوە بەشێکی کەبوو لە ئینترنشیبەکە کە ئەوە ریسەرچ پرۆژێکتێکە هەوایە ریسەرچ پرۆژێکەکە ئەوە بوو توێژ بڵین تۆپیکەکە دیاری کرد ئینترنشبەکەتان وەکو من ئاگادارم بەشێکی پەیوەندی بۆ بوو بەڕاهێنانی ئەوە تواناییتان لە ڕووی بیرکردنەوە ڕەخنەیانە مێتۆدەکانی پرسیاری دروستکردنی پرسیار بەشێکی بەشدار بوون لە پرۆژەکانی ناوەندی سبەی بەڵێ وەکو تیمی وەکو سەپۆرتی تیمی هاوکار بەشێکیشی وەکو کۆتایی دەرچوونتان لە پرۆگرامەکە پرۆژەیەکی خۆتانەیەکە توێژنەوەی لەبارە دەی زۆر باشە من حەزەکەم تۆ قسەکانت تەواو بوویان کۆمنتێکت ماوە بەس یەکشت لەسەر ریسەرچ پرۆژێکتەکەمان اینجا لەسەر و بابەتێک کە باسی فیلد ڕسێرچتان کرد چۆنێتی تعاملکردن لەگەڵ بڵێنەوە کەسانەیە کە چۆن بڕۆیت ئەو کۆمەلگاتێ بگەینی کە تۆ ناوەندێکی میدیایینی ئێمەش چوبووینە بڵێن فیلد ڕسێرچێکمان کرد بۆ توێژینەوەکەی خۆمان ڕاستە وەکو کاگرەناس وتی لە سەرەتایە زۆر ینی من کە ئەموت بابیکردنی و کامەریتیایە تەسویریتیایە ئەموت نەبا ئەمە هەر توێژینەوەیە کا توێژینەوەیەکی زانستیە من تەنا سڕێکم پێ یاخود چاپێکەوتنێکی ئەەکەم بەس بۆ ئەوەی کە من داتاکان بەڕاستە و خۆی بە کوالیتێکی باش لە بەڕێستانە وەرگرم اینجا ئەو پوینتی تیڤە زۆر میدیا و کە بڵین کامێرا و شتە چاپێکەوتنی میدیایە ینی چی من حەزاکەم تەسویرکە و وا بە تەسویریتیان نیە جا هەر لەسەرەوە تێبینیەکە پێم خۆشم لەگەڵ تێبینەکەش ئەمێ بپرسم پێتانوە لەبەر هۆکاری ئەوەیە کە ئێمە لە کوردستانە هێشتا بواری توێژینەوەی مەیدانی هێشتا زۆر جێنە کەوتووە ناو خەڵکە یان چییە یعنی شتێکی ئەوە بەخیاڵم دادێن پێم وایە کە ئەکید ڕەنگە شتێکی وابێت کە پێنی بەوەی هێشتا توێژینەوە لە ناوبیرکردنەوەی تاکی خۆمانە و کۆمەڵگەی کوردیا نەبوو بێتە بابەتێک کە ڕاستی جێ خۆی گرت پێ هێشتا
هەتا پرسیار بێ لای خەڵکی توێژینەوە چی نییە بەس شتێک دەیە زۆر گرنگ ویستم ئاماژەی پێ بم هەمیشە ئێمە پڵۆ بکەینەوە دوای ئەنجامدانی هەر گروپەکانی گفتوگوی ڕوو چاپێک متەکارە لەگەڵ و کەسانی کە ڕووی کروتات بۆ ئەمە کوڕێکتەر ئیشان کردووە کەسەکانیان بۆ پیاکردنی وی دڵنیا بین دوای توێژینەوەکەڵین فیدباک ناچی بوو لەسەر ئیشە لەسەر دانیشتەکە تا چەند مرتاح بوو بە دانیشت بۆ هەمیشە دروستکردنی سەمینە ساسیەک بۆ بابەتی توێژینەوەی مەیدانی بەلای ناوەنی پێشنویست بێەوە زۆر گەرەکە هەمیشەیشمان لەسەر وەکردوەکە ئەمە پۆینتەکە دواتر تۆ پڵاو بکەیتەوە چەند کولتورسازی بێسەڵ دروستکردنی کولتورسازیەک بۆ تێگەشتنی توێژینەوە ئێمە زۆر هەڵمان لەسەرەوە تەنانەت لەگەڵ بەشداربووەکانی شابوونەوەی کە هاتن بۆ فۆکس گروپەکان ئەین دواتر ئەوەی کە دەستمان پێیان بگەیشتا داوای فیدباکمان لێکردن تا چەندە پێ خۆشەوە تا چەندە مرتاح بووی لە دانیشتنەکەدا لە قسەکان تا نەریە تۆمان بیر نەچێ و دیارە بەنیە بەشە قورسەکەی بوو تو بەجێش بەس پێم خۆشە دیارە تۆش هەر دەرچوی زانکۆی ئەمریکی و بڵێن فرێش گراجوێتی بەڵام فیلدەکەی تۆ زۆر نزیکە لەو مەجال شیەوە تۆ سیاست و سیاست نا من دەرچوی بەشی تەوانم من زانکۆی ئەمریکی شتێکمانێ پێوترێ مەیجر ئەند ماینەر کە ئەوە زیاتر بوو بەشی بزنس ئادمینستریشنەکان لۆ ئەو بەشانە بەردەستە کە ئەتوانن بەدەر لە مەیجەرەکەی خۆیان کە اختصاسەکەی خۆیانە بەشێکی لاوەکی هەو بژێرن کە چەند بابەتێک لەوەش تیا شارەدا بن من مەیجەرەکەم بزنس ئادمینستریشنە اختصاسێکی جیاوازم نییە بەڵام چونکە کلاسەکانمان بە پێویستی خۆمانە لە هەنێکیانە چۆن وەرەگرین تەرکیزی کلاسەکانم زیاتر لەسەر ئابووری بووە و بەشە ماینەرەکەشم ئینتەرناشنال ستەدیس زانستە گشتەکان بووە کە ئێمە بەسم وایە کەوە تۆ زیاتری کۆڵێ سۆشیال ساینس بەگشتی پێم خۆشە بۆچوونی خۆشن بزانم بەگشتی لەسەر ئەم تەجربەی کە بەشدار بووی لەگەڵ هاوڕێکانت وە لەگەڵ تیمی توێژینەوەی سبەی چ لە ناوە چ لە دەرەوەی ئۆفیس و کاری مەدانی بە هەمان شێوە پێم خۆشە باسێکم بۆ بکەیت تا چەند لە ڕووی ئەو سوودانێکەوە لە ڕووی ئەو بڕاهێنانانەی کە وەرتاگرت لە بواری نووسینی ئەکادیمی توێژنە مەدانی بەگشتی پێم خۆشە بۆ جێگران باز بکەیت کە بەچ پرۆسەیەک ڕۆشتن چی سوودێکت بینی چۆن ئەی بەستیتەوە بە خوێندنە ئەکادیمیەکەت لە زانکۆ ئێمە دیارە زانکۆی ئەمریکی سلێمانی یەشێکە لەو ناوەندە ئەکادیمە باشانێکە لە کوردستانە خۆشبەختانێن زۆر باشە ڕاستیەکەی سەرەتایی دەستپێکردنی من لەگەڵ سبەی ریسەرچ هەر وەکو ڕەنیاخان بوو لە ڕێگەی ئیمێلی جامعی خۆمانەوە ستودنت سەرڤیس کە ئەم پۆزیشنیان بۆ ناردین کە پرۆگرامێکی ئینتەرنشپ بەم شێوە لە ناوەندی توێژینەوەی سبەی بەردەستە منیش هەر بۆ شێوازە ئەپلایم کردو خۆشبەختانەوەی گیرام ڕاستیەکەی من بابەتی توێژینەوە بە حکمی کە هەردوو بەشەکەی کە تەواو کردووە سەر بە سۆشل ساینسا بابەتی توێژینەوە شتێکی ینی نامۆ نەبوو لای من بەڵام ئەمما لە جامعە ئەو توێژینەوانی کە کردومە یاخود ئەو پێپەرانی کە نووسیمە زیاتر بیستۆن لیتریچەر ریڤیو بووە ینی ئێمە داتای حەقیقیمان نەبوو ئەمە تەنها کاری مەیدانی زیاتر لەسەر و تێکستانە بوو بەڵێ لەسەر ئەوانە بووە بەڵام خۆشبەختانە لە ناوەندی سبەی من بەو شتە ئاشنا بووم زیاتر کە داتای ڕاستی لە ڕێگەی چاوپێککەوتن و گفتوگۆ چڕەکان و سرڤەیەکانەوە داتای ڕاستی لە وڵاتەکەی خۆتا لە شارەکەی خۆتا بەردەستت بێ و ئیش لەسەر ئەوانە بکەیت و بەدەر لەوەش لەو شتە تێگەیشتم کە ئەو داتایانە زۆر هەستیارترن وەک لە ئەوەی کە تۆ لە تێکستێکان لە لیتریچەر ریڤیوەکە شتێک دەربێنی ڕاستە ئەویش ئەبێ کرێدت بێ بۆ تێکستە کە بەکارێت هێناوە بەڵام بەکارهێنانی داتای ڕاستی زۆر هەستیارترە و هەروەکو هاوڕێن باسییان کرد وەکو کاک ڕێناز ئاماژەی پێکرد هەتاکو ئێستاش ئەوەی کە منیش درکم پێ کردووە بابەتی توێژینەوە لە وڵاتی ئێمەیە لە ناو خەڵکە ئەو خەڵکانی کە بە بابەتەکە ئاشنانین ینی معلوماتێکی وایە نیە
شتێکی نامۆیە لایەن وەکو شتێکی میدیایی هەروەکو ئەوان باسان کە وەکو ئەو سیرەکەن کە زۆر حەزەر ئەکەن لە قسەکردن بۆ بۆ بڵاوکردنەوەی بەڵێ بەدەن لەوەش تێنەگەشتنەکان گەڕێتەوە بۆ شتێکی تریش کە جاری وا هەیە تۆ لە چاوپێکەوتنەکە هەست ئەەکەی کە ئەو پرسیاری لێ ئەەکەی هەرچەنە تۆ پرسیارێکی زۆر بێ لە ئەنی لێ ئەەکەی بەڵام ئەو ئەوێت بە شێوەیەک جواب باتەوە کە تۆ قایلکە لەوانەیەن هەستەکەی حەزێ من وتم لە ڕێناسیشم پرسی جیاوازی هەیە لە ئەو فاکتەرە کللتوریەکە تا چەند دەوری هەیە جیاوازیە لە هەستیاری خانمان یان پیاوان لە کاتی وەما لە کاتی چاوپێکەوتە خانمان زیاتر ئەم هەستیاریە دەرەبەر ئەم پرسیانەیە یان ئەمە شتێکە ڕگەزەوە من ئەوەی کە وەکو تەجروبەی خۆم لەم کاتەوە کە بەشدار بووی لە ئینتەرویوەکانە من کە خۆ وەکو کچێک کە دانیشتم لەگەڵ ئافرەتێکا بۆ ئینتەرویو هەستمە کرد مرتاحترە لەگەڵمە بەڵام کە لەگەڵ پیاوێکە دانیشتمایە کە قسەی ئەکرد هەستمە کرد کە شتەکان ناوێت چەندڵی شتە تایبەتەکانی بە شێوەیەکی ڕاستە و خۆ بڵێ هەوڵی ئایە بە شوێکی ناڕاستە و خۆ بیڵێ یاخود هەر نیڵێ ئەگەر میان مەسەلەن بڵێ برادەرێکم ناسیاوێکم بەم شێوەیە ئەو جوابی پرسیارەکەت باتەوە ئەمانە ئەلیتە سەر ئەوە حەزەکەم باسی بە کورتی باسیەوە بۆ پێ توێژنەوەکەتان ئێستا من نەزانم باڵێسەوە لە قۆناوی کۆتایین بەڵام سەرنجڕاکێشە بەلامەوە پێم خۆشە بە کورتی باسی توێژنەوەکەی خۆتان بکەین ناونیشانەکەی چییە بۆ ئەوەتان هەڵبژارتۆ یاشەگەر کوڕێکیشانی توێژینەوەکەمان کاریگەری ڕاهێنانەکان لەسەر کەرتی چاودێری تەندروستی لە نەخۆشخانە تایبەتەکان ڕاستێکی ناونیشانی ئەم توێژینەوەیە ئێمە یەکەم جار بیرمان لێکردەوە لەگەڵ هاوکارەکانم لە پرۆگرامی ئینتەرنشیپەکە ڕەنیا و هاوکاری تریشمان گرنگی ڕاهێنان بوو بەگشتی بەڵام ئێمە بۆ ئەوەی کە بتوانین چۆنەڵی کۆنتترۆلی بکەین بتوانین کەڤەری بەشێکی باشی بکەین کەرتی چاودێری تەندروستیمان هەڵبژارد کە کەرتێکی گرنگە چونکە ڕاستەوخۆ تحملکردنە لەگەڵ نەخۆشە کە سستەرەکان و کارمەندەکانی کە لە سەحبی مختبەرەکانە کار دەکەن کە بەرکەوتنی ڕاستەوخوانەیە لەگەڵ نەخۆشە ئەم تەوەرەمان هەڵبژارد و دەستمان کرد بەکارکردن لەسەری کە باشەوەیەکی مەیدانی هەڵمانەدا تاکۆکەینەوە خۆشبەختانە توانیمان بە شێوەیەکی باش بەڵێ هەردوو مەثۆدەکە ینی کالیتیتیڤ و کانتێتیڤەکەشمان هەر بە مەیدانی کرد بەڵێ چەند نەخۆشخانە تاوەرگرتووە نزیکی دە نەخۆشخانەمان وەرگرتوون دە نەخۆشخانی ئەهلی و بەشەکانی چاودێری چۆر قاوشەکان مختبەرەکان لەمانە کارمەندمان وەرگرتووە کە زیاتر ئەو کارمەندانی کە بەرکەوتنیان لەگەڵ نەخۆشەکانە هەیە و کوستەرە بەڵێ مختبەرەکانیش زیاترەوەی کە سەرێنەکە لەبەرەوەی ئەوە ڕاستە و خۆ لەگەڵ نەخۆشەکانە بڵین تەعامولەکە ئامانجمان لەم توێژینەوە ئەوە بۆ کە گرنگی ڕاهێنان بزانین بۆ کەرسی چاودێری تەندروستی بۆ ئەو کەسانی کە لەویا ئیشەکەن هەم بۆ خودی شخصی خۆیان کە چەندێک ڕاهێنان گرنگی هەیە و بۆ سەرکەوتنی دامەزراوەکان ئەو نەخۆشخانی کە کاری تێدا دەکەن و لە هەمان کاتە بەرەو پێشچوونی ئەو کارتا لە ڕووی خزمەتکردن و باشترگەیاندنی ئەو سێڤسە بە نەخۆشان و سەردانیکەرانی نەخۆشخانەکان زۆر بە پەرۆشم بۆەوەی کە ئەنجامی توێژنەوەکەتان ببینم بەڕاست پەرۆشەکەت کردیمەوە لەبەرەی لە قۆناغی کۆتایەکانن ئێستا لە ئەنەلایزی ئیتر داتاکانین داتاکان ڕێکەسەیمان کاگرا بەشێکی تریش لە توێژنەوەکیمان ناخۆیان ئاماژەیان پێ نەکرد میکسد مۆدلیان بەکاری وانە من دڵخۆشمەکە هەر بە شوازی فیلد ریسەرچش ئاتە لە ناوەندی مەیدانیە هەم سروێیان بەکارهێناوە هەم چاپێکۆتیان کردوە دەی باشە من ساعتێکە پرسیار لێواکەمیەوە کەستان پرسیارێکتان نییە لە من کاگراوەەر من نەگە پرسیارێت دەست پێ بکەم ئەتانی پێمان بڵێ باسی ئیندێکسەکە و کرد وت ئەو ئیڤنتێکمان کرد لەو ئیڤنتەیە بۆ پیشاندانی ئیندێکسەکە و باسێکی ئیندێکسەکەمان بوو بکە ئەو ئیندێکسە چییە لە چی پێک هاتووە و شێوازی دێتا کۆلکشنەکەی واتا کۆکننەوەی داتاکانی و ڕێژەی ئاکرێسیەکەی و ڕاستەقینەی داتاکانی و هەروەها ئایا پێشتر هیچ شتێکی وا کراوە لە بڵێن شاری سلێمانی یان لە کوردستانە
بازە و پرسیاری ڕەنیا واتە لێقەیەوە خۆتان بۆ پرسیاری باشتر ئامادە دەکەن دەست خۆش دیارە بەڵێ خۆشبەختانە ئێمە وەکو باسش لە سەرەتایە ئامانجی ئەم پۆدکاستە ڕووناکی قسە سەر کارەکانی ناوەندی توێژنەوەی سبێ و دیالۆگێکە لە نێو ستافەکە و کارەکان بەگشتی و هەموو ڕسێرچەرانەی بەشدار ئێمە دەستپێکی کارەکانمان دیارە لە هەر کارە سەرەتایەکان نەبووە بەڵام لە کارە گرنگینەکان بوو کە ناوەندی توێژنەوەکەمان ئەنجامیدا ساڵانە تێبینی ئەومان کردبوو کە لە ناوەندی میدیایەکانە دەنگیش جیاواز سیناروی جیاوازێ لەسەر ناڕەزابوونی خەڵک لەسەر ناڕەزامەندی هاوڵاتیان گومانی تیانێکە لە ڕۆژی ئیڤێنتەکەشەکە خسمانە ڕوو لە راپۆرتەکەشە کە ئێستا بەردەستە بە زمانی نزیە و ئیش لە سەرەکەنی شەڵە بە کاتێکی نزیک بە زمانی کوردیش بڵاو بێتەوە موبای تیانێکە بە سەرنجان لە هەرێمی کوردستان و بارودۆکی هەرێمی کوردستان تۆ تێگەیشتێکی پشتیت بۆ دەرەکەوێت کە ئەشێ ڕەزامەندی هاوڵاتی ئەوەندە بەرز نەبێ لە دۆکێکی باشە نەبێت بەڵام بایەخی ئەم جۆرە توێژنەوەیە ئیندێکسی ڕەزامەندی لەوەدایە کە تۆ دێ ئەم داتای ئەم واقعەت تۆمارەکەی پاشان ئێمە بڕیارمان وایە کە ساڵانە بۆ نمونە 23 هەرمان بوو 24 25 ئەم داتایانە بەسەرێکەوە کە کەڵەکە ئەبێ تۆ ئەبی بە خاوەنی مێژووی داتا history of data ینی ئەو کاتە ئەتوانی بەراوردکاری بکەیت خوێندنەوەی بەراوردکاری بۆ بکەیت لە 23 ڕەزامەندی هاوڵاتی چی بووە لە 24 چی بەسەراتوە لە 25 ڕووداوەکان کاریگەری بارودۆخی ناوخۆیی دەرەکی ئیقلیمی دەوری چی بۆ بەسەر ئاراسی ئەم ڕەزامەندیە بەسەر هاوڵاتیەوە پێوەری ڕەزامەندی هاوڵاتی ئەو satisfaction index citizen satisfaction index دیارە پێوەرێکی جیهانیە ئێمە پشمان بەستووە بە 16 پێوەر دەست پێکا لە پێوەری خۆشگوزەرانی ئابووری ڕەزامەندی کوالیتی ژیان باش ژیانی هاوڵاتیان ڕۆڵی یاسا ڕەزامەندی هاوڵاتی لە میدیا لە دەستگەیشتنی داتا و زانیاری شارنشینی هەموو ئەوانە لەسەرمەوە ئەوانە ئەم پێوەرانە ماوەتۆ پاشان هەڵساین بە 2050 کەس زیاتر لە 2050 کەس لەسەر هەموو کوردستان شار و شارۆچەکان بە ڕێگەی تەلەفۆنەوەی پێڵەن کاتی سەرڤەی یا کاتی سیستەم چاوپێکەوتیان لەگەڵ کراوە داتەکان کۆکراوەتەوە لە بەرچاوبوونی دێمۆگرافی تەمەن و نێر و مێ و ئەمانە پاشان ئەم داتایانە ئەنالیز کراوە و لە راپۆرتەکەیە بەردەستە بە خۆشحاڵیشەوە ئێستا کە بیسەرانمان گویان لێمانە ئەم راپۆرتە لەسەر وێبسایتەکە هەیە بەردەستاوە بە چاپکراویش هەر بەردەستە نێردراوە بۆ کۆمەڵێک ناوەندەکانی توێژینەوە ڕێکخراوەکان ناوەندەکانی بڕیار بە شێکلی باش لە کۆنسولیە و سەفارەتەکان بۆی کە ئەمە ببێتە بە داتایەکی تۆمار کراوە و بەردەوامە بین لەسەر ئەم جۆرە ئیندێکسە بۆ ساڵانی داهاتوو هەر لەسەر ئەو بابەتەی کە باسی کردوتە وێبسایت ناوەندی توێژنەوەی سبەی یانی ناوەندەکەمان ئیشەڵا سوشال میدیاشی ئەبێت لە واروە وێبسایتێکی تایبەت بە خۆشمان نەبێت کە پۆدکاستەکانی تێدا بڵاوەکەینەوەنە و بەشێکی لە پۆدکاستەکانە ئەچێتە ناو سوشال هەر وەکو وتم ئامانجمان لەوەیە ئەم پۆدکاستەش کە ڕوونی کردەوە لە بدایەت خۆتان نەزان ئەمڕۆ سوشال میدیا بەشێکە لە میدیا بەگشتیان زۆر جا پێوترێت دەسەڵاتی پێنجەم لە ئێمە کۆنسپتێکە بە میدیا ئەڵێن دەسەڵاتی چوارە بەڵام سوشال میدیا بۆ بە دەسەڵاتی پێنجەم ئێمە لە ڕێگەی سوشال میدیا و ئامانجمانەوەیە کە کۆنتنتەکان یان ڕسێرچ و ئەنجام بیرەکان و ئەو داتایانەیە کە ناوەندەکە بەدەستیە ناوە بە شێوەیەکی سۆفتتر نەرمتر پۆختتر لە ڕێگەی نیشاندانێکی گرافیک و ئینفۆگرافیکی باشەوە سود لە سوشال میدیا وەرگین پیگەێنین بە هەموو خەڵکی بگرین بە هەموو بینەر بۆی کە تۆ بتوانانی بەشداری بکەیت لە دروستکردنی تێگەیشتێکی هاوبەش لەسەر بارودۆخی کوردستان لە ڕوانگەی جیاوازەوە لەسەر هەموو پرسەکان ئێمە بەشی دەستکی توێژنەوەی ئابووریمان کە ڕەنگە ئەمڕۆ دفریان نەکەین بەڵام لە داهاتوە پۆدکاستی تایبەتمان نەبێ بە ئابووری کوردستان و ئابووری دوایینەوە لەو دیوی نەوتەوە بەشی توێژنەوەی ناوەندی سبەی لە دەستکی ئابوووریەکەی زۆر بایەخەدا بە هەمە چەشینکردنی سەرچاوی ئابووری لەو دیوی نەوت واتە ئێمە زۆر شتی دیکە هەیە لە کوردستانە کە پشتی پەربەستین جگە لە نەوت هیوادارین بتوانین یعنی لە ڕێگەی سوشال میدیاکانەوە ئەو مشکلەی فیلد ریسێرچەش تۆزە کەمترکەینانە کە زیاتر کاتێککە ناوەندەکانی ڕسێت ناوەندەکانی توێژنەوە هەر بە تەنها لە ئاستی نوخبەیان نامێنەوە کاتێک کە دێن بەشدارە بن لەگەڵ NGOکانە بەشداریەکان لە دروستنی ئەدڤۆکەسی و هاوبەندی تۆڕی فراوانی پەیوەندیە بەدڵنیایەوە ئەم کۆنسێپتە لە لای خەڵکی لە لای هاوڵاتیان ئاسانە بێت دیارە بە ئەوەش بڵێن کە مەرزیە هەموو هاوڵاتیەکی سادە بایەخ بە
توێژینەوە بدا ینی ئەمە لە هاوڵاتی داواکرااو نییە بەگشتی ئەرکی توێژینەوەکان و داتاکان ئەوەیە کە بە تایبەتی بچێتە بەردەستی ئەوانەی کە داڕێژەری سیاستن کە داڕێژەری بڕیارن لە وڵاتە بۆی کە بەکاری بێن لە دروستکردنی ومەگایەکی باشتر سیاستێکی باشتر ئیدارەیەکی باشتر ئەوە ئامانجی ئەمەیە بەڵام بۆچی خەڵک گرنگە هاوڵاتی گرنگ کاگا دەربێت لەبەری بەشداریەکی لە فراوکردنی وشیاری گشتی وشیاری گشتی لە کردی تەندروستیە لە بواری ئابوووریە لە سیاستە لە ئازادی ڕادەربڕینە لە بەشداری سیاسیە لە پرسی متمانەیە بۆیە ئەمانە ئەم داتایانە بەشدار بن لە فراوەکردنی وشیاری گشتیە زۆر باشە هاوکارانم پێمانەڵێن کە کاتەکەمان تەواو بوو بەداخۆ زۆر زوو تەواو بوون خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ بەیەکەوە یەکەم زنجیرە یان یەکەم ئەڵلقەی زنجیرە پۆدکاستی دیالۆگی سبەیمان پێشکەش کرد جارێکەوە بیسەرانی بەڕێز بێنمەوە کە ئێمە لە داهاتوە ئەمە بەردەوامە بێت کاری ئەم دیالۆگی سبەیە تیش قسە سەر کار و توێژینەوەکان و ئەنجامەکان و چالنج و تەحەدایەکانی بەردەم پرۆسی توێژینەوە و کارەکانی توێژینەوە هەروە گرنگی و بایەخی توێژینەوە ئەو توێژینەوەیە کە ناوەندی توێژنەوەی سبەیەکە بۆی بیتوانێت بە خێرایی بیگەێنین بە ئەڵک بۆ ئەوەی کە مستەم بە ئەوەی کە بەلای و گرنگە بچێت سەر وێبسایت بکەوە بیبینێ و متابعی بکە و بەدەستی بخە لە داهاتوە ئەمە بەردەوام ببێت چ من چ هاوکارانم ئێوە دڵنیام بێکەوە و خەڵکانی تر پسپۆرانی جیاجیا ئەوانەی کە گیمەی ڕسەرچەکەمان لە ئاستی دەرەوەیە لێرە ئەبینی لەوە لەم سەکوێەوە قسەمان بۆ ئەڵکەن و توبەکانمان بەردەوام بکەیت زۆر سوپاس و تا دیدار کاتێکی خۆش و ماڵاوە بە هیوای دیدارێکی تر لە باسێکی ترە هەست کاتێکی خۆش بوو سارەکیەکان سپاس سپاس بایەوەش